دوای جێبەجێکردنی هەردوو سیستەمی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگەکان بە شێوەی ڕاستەوخۆ زانکۆلاین وێڕای ئەوەی ڕێژەی وەرگرتنی خوێندکاران تەنها لە سەرووی کۆنمرەی 80% دابەشکران بەسەر زانکۆکانی هەرێم، بەڵام ژمارەیەک لە خوێندکاران بە نمرەی بەرزیش ناوەکانیان لە هیچ شوێنێک نەگەڕاوەتەوە. ئەوەی ئەمڕۆ هەستی پێ دەکرێت و دەبیندرێت لە نێو زانکۆکان و لە نێو خوێندکاراندا خوێندکاران تووشی شۆک بوون، بەڕاستی لەلایەکیان قەیرانی سیاسی، لەلایەکیان قەیرانی دارایی، لەلایەکیان قەیرانی سەربازی، لەلایەکی تریش ئەوەی مابوو بۆ خوێندکاران کە هەموو ژیانی خۆیان تەرخان کردو بۆ ئەوەی ناویان لە شوێنێکی باش بگەڕێتەوە، ئەوەی هەستیشی پێ دەکرێت ئەویشیان نەبوو. 82.5 مینە ئێستا پەیمانگا وەرگیرە، هیچ ساڵێکی ئەو دەرەجێ نەبووە، هیچ ساڵێک لە هیچ جێکی ئەو دەرەجێ لە محاد وەرنەگیرە. ساڵی نەپێشتر ئەو دەرەجێ من لە علومەکان وەرگیرە، علوم کۆمپیوتەر بەشینە دیکە، بەس هەو ساڵە هەموو چاوەڕوانیان من ئەوە بوو لە جێکی باش وەرگیرێم، بەس بەداخەوە ئێستا هیوادارم خوێندنی باڵا حکوومەت پێداچونەیەکی بۆ شتانە بکات. بە پێی زانیاریەکانی تۆماری زانکۆکان لە ئێستادا زیاتر لە 10,000 خوێندکار ناوەکانیان لە هیچ کۆلێژ و پەیمانگایەکی هەرێم نەگەڕاوەتەوە، بەشێکیان بە نمرەی بەرزش لە پەیمانگەکان ناویان هاتوتەوە کە هاوشێوەی نمرەکانیان لە کۆلێژەکانی تر ناویان گەڕاوەتەوە. ئەمەش نیگەرانی زۆری لای خوێندکاران دروست کردووە. ئەو گرفتانی کە بۆ قوتابیان دروست بووە گرفتێکی زیاترە، بەرفراوانترە، زیاتر قوتابی گرفتی لە زانکۆلاین هەیە، چونکە زانکۆلاین تەنها بەشە بەرزەکانی تێدایە. ئەو قوتابیانێکەوە پڕیشیان کردیتەوە لەوانەیە بەشێک لە گرفتەکان بۆ خۆیان دەگەڕێتەوە، چونکە فۆرمی پێشکەشکردن بە شێوەیەکی زۆر باش پڕیان نەکردیتەوە. بۆیە ئێستا دەبینین قوتابی بە نمرەی بەرز ناوی نەگەڕایتەوە لە زانکۆلاین و تەنها احتیمادی لەسەر زانکۆلاین کردووە، ناتوە ڕاستە خۆش پڕ بکاتەوە. خۆی دەبایە قوتابیان زیاتر ئاشنا بن بەو دوو سیستەمە و لە ڕێگای هەردوو سیستەم هەوڵدەن هەردوو سیستەم پڕ بکەنەوە بۆ ئەوەی ناویان لە شوێنێک مسۆگەرکەن، گەڕانەوەی ناویان. لە چەند ساڵی ڕابردوو وەزارەتی خوێندنی باڵا لە ڕێگای زانکۆلاین ناوی تەواوی خوێندکارانی بەپێی کۆنمرەکانیان دابەش دەکرد بەسەر کۆلێژ و پەیمانگەکان بەپێی توانای وەرگرتنی بەشەکان لە تەواوی زانکۆکاندا، بەڵام 2 ساڵە لە ڕێگای وەرگرتنی ڕاستەوخۆ لە بەشە دیاریکراوەکانی زانکۆ و پەیمانگەکاندا گرفتی زۆری بۆ خوێندکاران دروست کردووە. وەرگرتنی هەردوو شێوازی ڕاستەوخۆ زانکۆلاین بۆ وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان لە ئەمساڵدا زۆرترین گرفتی بۆ خوێندکاران دروست کردووە، بە تایبەتی ئەو خوێندکارانەوەی کۆنمرەی بەرزیان بەدەستێناوە لە هیچ زانکۆ و پەیمانگایەکدا تا ئێستا ناویان نەگەڕاوەتەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، زانکۆی سۆران.